جەخت دەکەینەوە لەسەر ئەم خاڵانەی خوارەوە. یەکەم بەردەوامی موچە و ئیمتیازاتەکانی کەسوکاری ئەنفالکراوان و شەیدان وەک خۆی بەبێ هیچ کەمکردنەوەیەک وێڕای ئەوەی داوا دەکەین ئیمتیازەکان و موچەکانمان هاوشێوی حکومەتی ناوەندی بکرێت. دوو بەردەوامی وارسی میراتگری کوڕ و کچ خوشک و براوە خۆی بمێنێتەوە بە تایبەت کە سوکاری ئەنفالگراوان و کیمیاباران کە شەیدی جینۆسایدن، وارووا بەردەوامی دەرماڵەی خوێندن و تەندروستی و پەروەردە. سێم دەستکاریکردنی هەر ژمارەیەک لە میراتگرانی ئەنفالکراوان و کیمیاباران کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر پرسە سیاسیەکانی هەرێم و تاوانی جینۆساید لەسەر ئاستی عێراق و مەحفەلی نێودەوڵەتی. و ئێمە وەکو ڕێکخراوەکان و وەکو کەسوکاری ئەنفالکراوان هەموو ڕێگایەکی مەدەنی ئەگرینە بەر بۆ بە دەستگەیشتن بە مافەڕەوەکانی خۆمان. داواکاریم لە حکوومەتی هەرێم ئەمە غەدرە لە ئێمە ئەیکا، ئەمە غەدرێکە هەتایی. ئێمە کەسوکار ئەلفال و خوشکی شەیدم لەبەر خاتر ئەو شەیدانم ئەو ئەلفالانم کە ئەچم معاشەکەم وەرەگرم کە ڕۆژە لە ڕۆژان بچم معاشەکەم وەرەگرم و ئەزانم ئەو ڕۆژێک کە کەسوکارەکەم بارکرا. زۆر حیفە لە لای حکوومەت ئێمە ئاوها ڕسوا کرد، ئەیبە بۆ خۆیان ئاوهامان پێ ئەکەن، هەر ڕۆژی دەستیەکمان پێ ئەکەن، وا نابێت نەوتەکە ئەگەر بەشیان ناکە یارمەتیان ئەدەین. وەک کەسوکاری ئەلفال و شەیدان داوا لە حکوومەتەکەین، داوا لە پەرلەمانەکەین، ئەم یاسایەت جێبەجێ نەبێ، کە ئەم یاسایەت جێبەجێ بێ دوای خۆی بەرپرسیارە بێ وەکو پەرلەمان. پرسیتر زۆرە کە لە نەوتا دەستکاری بکرێ، لە گەندەڵەکانە لە پەنادیوارە دەستکاری بکرێ، یعنی هیچیان دەست نەکەوت بە شەید و ئەلفالیان دەستکەوت ئەم گەندەڵێ بکرێ.